دوای بڕیارەکەی وەزارەت سامانە سروشتەکان سەبارەت بە هەرزانکردنی نرخی بنزین بۆ 850 دینار هەر لە دوێنێەوە زۆربەی بنزینخانەکانی شاری هەولێر پابند بوون بە بڕیارەکە و نرخی بنزینیان دابەزاند بۆ 850 دینار. ئەمڕۆ چاوەڕوان دەکرێت ئەو بنزینخانانەی کە نرخیان دانەبەزاندووە بە شێوەیەکی گشتی هەمویان نرخەکان دابەزێنن بۆ 850 دینار. وارووا قەرەباڵغێکی زۆریش لەوە بنزینخانەکان ئەبیندرێت وەکەوە ئێستا لە پشتی من هەیە. دەچینە سلێمانی لای دیلان بزانین دۆخەکە لەوێ چۆنە. بەڵێ دۆست لە شاری سلێمانی نرخی بنزینی نۆرماڵ گۆڕانکاری بەسەردا نەهاتوە. مەقسەد لەگەڵ بەهمەن قادر وتەبێژی بنزینخانەکان کە باسی دەوە کرد کە ئەوان چاوەڕوانی ڕێنمایی وەزارەتی سامانە سروشتیەکانن بۆ ئەوەی کە بنزینی پاڵپشتیکراویان پێ بدرێت و بە پێی ڕێنمایی نرخەکان دابەزێنرێت. لەبەروی ئەوان بە گران بە سەر و 1000 دینار لیترێک بنزینی نۆرماڵ دەکڕن، ناتوان بیفرۆشنەوە بە 850 دینار. بۆیە بێ حکومەت وەزارەتی سامانە سروشتیەکان بنزینیان بە 820 دینار یاخود 830 دینار پێ بدەن تا کۆمان بە 850 دینار بیفرۆشن. بۆیە تا ئێستا ئەوان چاوەڕوان و هیچ شتێک لە سلێمانی ڕووی نەداوە کە گۆڕانکاری بەسەر نرخی بنزین نۆرماڵدا هاتبێت. منەچمە لای میلاد لە گەرمیان. میلاد لای تۆ نرخی بنزین چۆنە و چی هەیە؟ بڵێ لە کەلار نرخی بنزین هیچ دابەزینێکی بەخۆیەوە نەبینەوە دوای ئەو بڕیاری وەزارەتی سامانە سروشتەکان بۆ دابەزینی نرخی بنزین. من سەردانی ژمارەیەک بنزینخانەم کرد لێرە نرخەکان هەروەکو خۆیەتی بنزینی نۆرماڵ بە 1150 دینارە فرۆشرێت، بنزینی محەسەن بە 1350 دینارە فرۆشرێت و بنزینی سوپەریش بە 1500 دینار دەفرۆشرێت. قسەم لەگەڵ نوێنەری خاوەن بنزینخانەکانی کەلار کرد، ئەو باسییان لەوە کرد چاوەڕێ ئەوەن کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە میکانیزمێکیان پێ بدرێت بۆ ئەوەی نرخی بنزین دابشکێنن بەو نرخی کە ئەوان دیاریان کردووە. ئەوان باسەوەکەن ئەوان بنزینی نۆرماڵ بە 1100 دینار دەکڕن، ناتوانن لە ئێستاە بە 850 دینار بیفرۆشن. ئەمە دۆخی نرخی بنزین بوو لە کەلار ئەڕۆینە هەڵەبجە. ئەمەل نرخی بنزین لە هەڵەبجە چۆنە؟ هاوشێوەی بەشێکی دیکە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هێشتا لە هەڵەبجەش بنزین هەرزان نەبووە. قسەم لەگەڵ چۆن بنزینخانەیەکدا کرد، ئەوان وتیان ئێمە هەتاوەکو بنزین بە هەرزان نەکڕین ناتوانین بە هەرزانیش بیفرۆشینەوە. نرخی بنزینی محەسەن لە نێوان 1300 بۆ 1350 دینارە بۆ لیترێک و نرخی بنزینی نۆرماڵیش لە نێوان 1100 بۆ 1150 دینارە و بنزینخانەکانیش قەرەباڵغێکی ئەوتۆیان پێوە دیار نیە جگە لەو بنزینخانانەی کە بنزینی 750 دیناری دەفرۆشن. پەیامنێرمان لە دەفەری ڕاپەڕین سۆراخی نرخی بنزینی کردو، دەچینە لایەوە بزانین لەوێ نرخی بنزین چۆنە. لە دەفەری ڕاپەڕین بنزینخانەکان هیچ قەرەباڵغێکیان پێوە دیار نییە. نرخی 1 لیتر بنزینی نۆرماڵ بە 1175 دینارە، بنزینی محەسەن بە 1375 دینارە و بنزینی سوپەریش بە 1525 دینارە. بۆ زانینی نرخی بنزین لە زاخۆ دەچینە لای هاوکارمان شوان بە ئەو پێمان بڵێ بزانین بنزین لەوێ نرخی چۆنە. فەرمۆن دووەک و زۆخ و هەردوو ئەزل زۆخۆمە ئەبرو من دیفچوون بوو ڕێژەیەکۆ زۆرە پۆنزیخۆنەیە زۆخۆ کیریا ئەزل سەر جۆدا ئیبراهیم خەلیل ملڤێ جۆدای زێداترش 12 پۆنزیخۆنە هەنە هەمی پۆنزیخۆنە تابلوێن خوا پۆنزینە نۆرمال کریە 850 دینار و هیچ پۆنزیخۆنەیەکیشی قەرەباڵغ نایدیتن هەر تڕۆمبێلەکە بێت شێوەیەکی ئاساییت ئێت پۆنزینە خوا داد گیرە دو بۆ سێ خۆلەکە وش پۆنزیخۆنە دەرت کەوت ئۆکەم دوخێ پۆنزینل سۆران چاوانە هەرچی لە ئیدارەی سربەخۆی سۆرانیشە نرخی بنزین نۆرمال ڕوو لە دابەزینەوە و محەسەن و سوپەڕیش هەروەک خۆیەتی نرخەکەی نەگۆڕاوە. لە بەشێکی زۆر لە بنزینخانەکان کە سەردانیانەکەی بنزینی نۆرماڵیان نیە و چەند بنزینخانەیەکیش ئەمڕۆ بنزینی 850 دیناریان هەیە و دابەشیەکەن و هەرچی بنزینی محەسەن و سوپەڕە نرخەکەی هەروەک خۆیەتی لە نێوان 1500 بۆ 1750 دینارە. بنزینخانەکانیش ئاسایی وەکو ڕۆژانی تر خەڵک سەردانیانەکان و خەڵک بنزین تێکات، بەڵام هاوشێوەی دەڕۆژی ڕابردوو خەڵک زیاتر چاوی لەوەیە کە بنزینی حکومی 750 دیناری لەو بنزینخانانەی کە دابەشەکرێت لەوێ بچێ بنزین وەرگێت.